سیاسەتی دووفاقی دەسەڵاتدارانی هەرێم لە کێبڕکەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراقدا باشکرا خۆی دەرخست. ئەم سیاسەتە درێژکراوەی زەمانێک لە حیزبایەتی شاخ و شاری حیزبەکانی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان کە بەردەوام لە لایەک دروشمەکانی کوردایەتی و مافی خەڵک و ڕزگارکردن و پاراستنی خاکی هەرێمیان وتووەتەوە و لەلایەکیش سەریان بە هەر وڵاتێکدا کردووە تاکو لە دژی لایەنێکی دیکەی کوردی ببنە داردەستی دەوڵەتێکی هەرێمی یان جیهانی. لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق لە 2003ەوە بەردەوام لایەنەکانی دەسەڵاتی هەرێم لە پێناو بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان و لەسەر بنەمای ڕقەبەرایەتی کەسی دژایەتی عێراق و سەرۆکوەزیرانە یەک لە دوای یەکەکانیان کردووە و بە شۆڤینی ناویان بردوون. بۆ هۆیشەوە هاوڵاتیانی هەرێم لە چەندین ڕووەوە بێبەش بوون لە شایستەکانیان و چەندین ساڵە موچەیان بڕاوە و لە زۆر مافی نەتەوەیی بێبەش کراون. هەر لایەنێکیش لە ڕێی نوێنەرەکانیەوە لە بەغداد قسەیەکی خێری تێدا کردبێت یاخود هەوڵی گێڕانەوەی مافە دەستوریەکان و شایستەکانی خەڵکی هەرێمی دابێت لەلایەن ئەو دەسەڵاتدارە کوردیەوە بە عێراقچی تاوانبار کراوە و مۆری خیانەتی نەتەوەییان لە ناوچەوانی داوە. بەڵام کاتێک ئەو لایەنە دەسەڵاتدارانە بەرژەوەندی حیزبیان هەبێت لەگەڵ ئەو لایەنانەدا کۆ دەبنەوە و هاوپەیمانی دروست دەکەن و ڕێککەوتن ئەنجام دەدەن بێبێ ئەوەی بیرێک لە لێدوانەکانی ڕابردویان بکەنەوە. ئەمەش لە کاتێکدایە ئەو هاوپەیمانیە لە سەرحسابی پەرتکردنی نێوماڵی کورد و دژی لایەنێکی دیکەی کوردی بێت. لە دوایین هەڵوێستی هاوشێوەشدا سەرۆکی یەکێک لەو پارتانەی خۆی بە پارێزەری دروشمەنەتەوەیەکان دەزانێت و دەسەڵاتی فراوانی لە هەرێمدا هەیە بە شانازیەوە دەستپێشخەری بۆ ڕێکخستنی ئەو لایەنانە ڕادەگەیەنێت کە پێشتر بە شۆڤینی و دژە کورد تۆمەتباری کردبوون. بەرپرسێکی ئەو حیزباش بە شانازیەوە دەڵێت پێشتر نێوماڵی سوننەکانمان ڕێکخستووەتەوە و ئەم جاراش دەستپێشخەریمان بۆ یەکخستنی ماڵی شیعەکان کردووە. ئەم دەستپێشخەریانەش لە کاتێکدایە خودی نێوماڵی کوردی لەو پەڕی پەرتەوازەییدایە و چارەسەری ئەو پەرتەوازەی و دووبەرەکیەش لای ئەو لایەنەیە کە دەستپێشخەری بۆ یەکخستنی پێکاتەکانی عێراق دەکات. بەڵام ئامادە نییە دەستپێشخەریەک بۆ یەکڕیزی و یەکخستنی نێوماڵی کوردی بکات و هەرێم لەو سارد و سڕیە سیاسیە دەرباز بکات کە چەند ساڵێکە تێکەوتووە و هاوڵاتیانیش باجەکەی دەدەن. لە ئێستاشدا سەرڕای نەبوونی دەستپێشخەریەکی ئاشکرا بۆ یەکخستنی نێوماڵی کورد ململانەیەکی توند لە نێوان لایەنە کوردیەکاندا هەیە لە بەغداد بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار و پۆستەکانی دیکەی حکوومەتی داهاتووی عێراق. هەر لایەنێکی کوردیش هەوڵ دەدات لەسەر حسابی لایەنی بەرامبەر زۆرترین لایەنی عەرەبی بۆ خۆی ڕابکێشێت و ڕێککەوتن و هاوپەیمانی لەگەڵدا بکات.